کارگەڕی کار بناغەیەکە بۆ بەجێگەیاندن و بەهێزکردنی ئەرکەکانی ڕۆژانەمان بە مەبەستی بەدیهێنانی ئامانجی ئەو شوێن و دامەزراوەیە کە کاری تێدا دەکەین. ئەمەش لە پێناو مانەوە و ڕکابەرایەتیکردن و بەرەوپێشبردننی ئەو ناوەندی کارە. هەموو ئەمانەش بەدەست دێن لە ڕێگەی پلاندانان، ڕێخستن، ئاراستەکردن، چاودێریکردن و جێبەجێکردنەوە. پلاندانان نزیکبوونەوەیە لە ئامانجەکە و پێشنیارکردنی شێوازەکانی کارکردنە بۆ گەیشتن بەو ئامانجە. ڕێخستن دابەشکردنی ئەرک و سەرچاوەکانە بەسەر ئەندامانی دامەزراوەکەتە تاکو بە شێوازێکی باشتر سوودیان لێوەربگیرێ بۆ گەیشتن بە ئامانجەکان. ئاراستەکردن گرتنەبەری هەنگاوەکانە و بۆ جوڵاندنی کارەکە و هێشتنەوەی بەرهەمهێنان بۆ گەیشتن بە ئامانجی دامەزراوە. چاودێریکردن و جێبەجێکردن دڵنیابوونەوەیە لە جێبەجێکردنی کارەکان بەو شێوازەی کە پلانی بۆ دانراوە. لەگەڵ ئەوەشدا کارگەڕی کار گرنگی بە سیستەمی پرۆسە کارگەڕەکان دەدات لە ڕێگەی دروستکردنی هەیکلێکی ڕێخستن بۆ ئەو دامەزراوەی کە کاری تێدا دەکرێت. هەروەها کارگەڕی کار دەتوانێت بە تەکنیک و شێوازی نوێ کادری کارامە و لێهاتوو دروست بکە بۆ پێشخستنی دامەزراوەکان لە کەرتی گشتی و کەرتی تایبەت. ئەمەش لەبەر پێویستی زۆری هەر دامەزراوەیەک بە کادری شارەزا لە زانستی کارگەڕیدا. بۆیە پەلە بکە و کورسیەکی خوێندن لە بەشی کارگەڕی مسۆگەر بکە لەگەڵ فام دەرفەتی هەلیکارە ئاسانترە. بە مەبەستی وەرگرتنی فۆرم و زانیاری زیاتر سەردانی ئۆفیسی ناوتۆمارکردن بکە لە پەیمانگا یاخود پەیوەندی بکە بەو ژمارانەوە.